تان لەسەر هەڵبژاردن چییە؟ من ڕێیم ئەوەیە ئەم هەڵبژاردنە ئەبێ هەموو کەسێک بەشدار بێ لە گۆڕانکاری یعنی ئێمە چالاکوانانی دەرەوە و ناوە ساڵها ساڵە قسەکەین زۆر کەس هەموو بێدەنگ ئەیوت ناوێرم ناتوانم ئیتر هەموو بەهانەیەکی ئەخستە بەردەم ئێستا کاتی ئەوە هاتووە بڕۆی دەنگدان بکەیت و دەنگدان مەمنوع نییە نادگرن مەعاشت لێرا بڕم بڕۆ دەنگ بدە دەنگ بەو دەسەڵاتێک لە منداڵە نەدەن دەنگ بە دەهان کەسانی تر بدە کە لەناو لیستەکانی جیادارە بەشدار بە لە گۆڕانکاری ئەگەر نەچی دەنگ بدەیت بەشدار نەبێت لە گۆڕانکاری کەواتە ئەتۆ ئەم دەسەڵاتت پێ قبوڵە قادرێت و قسە چییە؟ هەڵێکە هاتیتە دوو هیچ زەرر نییە ینی ئەوانەی کە دەرێن ئەمە بایکۆت دەکەیت بایکۆتمان کرد هیچ قازاندەی گەورەمان نەکرد ئەو جارە زۆر جیایە بۆیە گرنگە بچین دیزایانی سیاسی بگۆڕن چەندین حزبی نوێ هاتیە بڕۆ بەقیف خۆت دەنگ بدە حزبە گرنگ دەنگ مەدە ئەو دوو حزبەی و بە تایبەتی دیزایانی دەڤەری سەوس یەکێتی کەم بێ دەڤەری زەرد پارتی کەم بێ هەڵێکە هاتە پێش بۆ نازم نیو سەعاتە ئەوە هیچ ڕێناگری لەوەی ئەوانەی دەرێن بڕوامان بە شۆڕ شوڕاپەڕینە دەتوانێت دوای ئەو نیو سەعاتەی شۆڕەشەکە بۆ ئێمەش بەشدار دەبین دەبین یعنی بڕۆ فرسەتەکە مادام پارتی زۆر پێ ئیزعاجە بەو دەنگدانەی بڕۆ دەنگ بدە کاتی خۆم فرسەتە نیو سەعاتەکە دەچێت ژۆرێ خۆ دوو وجدانت نیو سەعاتە بە هیواشین یعنی لەبەر ئەوەی کۆمەڵێک گۆڕانکاری نوێ هاتیتە پێشرە ئەوە ینی کۆمسیۆنی عێراقا تەزویرات کەم بووە چوار بازنەیە هەمەکە بڕۆ سزای بدە دوای ئەو نیو سەعاتەی بڕۆ دەرێ دەست بە چەک و تەقەمەنیەکەش کەوت تەقەی پێوە بنێت بە نمونە ئەوانەی دەڵێن هیچ زەرەر نییە نیو سەعاتە بە هەر حاڵ بە هیوان هەمووتان بڕۆنە دەنگدان هەمووتان دەنگ بدەن دەیان کاندید لە هەموو لیستەکان هەیە زۆر یعنی دەنگدان ئەو جارەی بە بڕواینگۆ وەکۆوە ئیزباری بی لەسەر تاچی کورد ئیجباریە بۆ هەر کەسێک کە بێوێ گۆڕانکاری بگرێت بەڵام ئەوانەی بێ هیوان و نایەنەوێ گۆڕانکاری بکەن ئەوان ناچنە دەنگدان نقطەکە لەوەی ئەو جارێکە بدارە کۆمسیۆنی عێراقە ڕەنگی جارش کە دابێ کۆمسیۆنێکی هەرێم دروست بتەوە یعنی بەڕاستی پەرلەمانی کوردستان دروست بتەوە کۆمسیۆنێکی هەرێم دروست دەبی ئەو بەو شێوە نابی دیزاینەکەی وا ناکرێت دووش فرسەتە تاقیکەنەوە بزان چ زەرەر ینی نقطەکە لەوەی زەرەرەکە چێ لەو نیو سەعاتەی دەیکەی دەچیە وێندەر بۆیە هیواداری خەڵک بچی یعنی هیچ زەرەر نیاد ئەوە شۆڕشمان تاقی کردەوە خەڵک ڕاپەڕی دەیان شەهیدرا نازانم هەموو ئەمە لە ئەوروپای هەموو ڕێگایەکمان کرد ئەو ڕێگاش دەگرین هیچ دەنگدانەش بەشێکە لەو شۆڕشێک کە هەمومان ئاواتی پێوە دەبینێت بۆیە داوا دەکەن خەڵکی کوردستان بڕۆنە دەنگدان بڕۆن دەنگ بدەن خۆت و وجدانت هەر بژیت بەژیت کاگرازدەر